پاشە ئەو درامایە کە تۆ سەیرە کردا یەکەی بابەتی چی بوو؟ یەکەی بابەتی ئەو درامایە حەسرەتی گەڕان بوو. هەموو کارەکتەرێکی ئەنفالی ئێمە تاکو ئێستا ئەوەی کە باوکو براو کەسی خۆی نەدی و مناڵ بووە، ئێستاش ئەو حەسرەتی گەڕانێک لە دڵیایەتی. لەو درامایە ئەو یەکەی بابەتەمان بینی، من بینیم. ئافرەتێک کاتێک کە مێردەکەی دیار نییە، کاکە بۆ ئێمە دای بڕین لەو خۆشەویستی لەو حەزە سێکسی وەکو ئافرەتێک هەیەتی، هەموو ئافرەتێک هەیەتی. من لە ڕووی پیرۆزی و باسی و حەزە سێکسی یەکەم، لە ڕووی شتی ناشرینکردنەوە نا برادران مەڕۆن بۆ قاڵبە، کەس بە باوە نەبێت، ئەوە حەقێکی خۆیەتی. ئەگەر تۆ کەسێکی مسلمانی ئەڵێی نا ئەوە شتێکی ناشرینە، ئەی باشە خوا بۆ دروستی کردو بۆ سێکسی خسۆتە کیانی بەشەرەوە بنیادەکانی خۆیەوە، بۆ سێکسی وەکو حەزێک لە حەزەکانی کردو، وەکو یەکێک لە پێداویستیەکانی ژیانی کردو، وەکو هەوا و ئاو و خواردن و بینین و بیستن و ئەو شتانە کە هەمووی بێکەوە تەواوکەری یەکترین. من لێرەوە نامێ بڕۆمە ناو بابەتە دینیەکان، بەڵام بەستمەوەیە ئەو کەسی کە ئەمیشەیان ڕاگرت دەستێکی کە بوو، ئەوە نەبوو کە باڵێنم درامایە لە ئەنفالەکانی ئەدا، نەخێر، دەستێکی کە بوو، چونکە ئەم درامایە ئەو جوانکاریەی تیا بوو کە هات هەمومانی ژیرۆدە کردبوو بەدوای بەدیار ئەوەی کە کەسێک کەو نەبێت هەر لە لاتەمێنێتەوە. من سەگێکم ون بوو، ئازیزان سەگێکم ون بووە، تاکو ئێستا هەموو سەرگوزشتەکانی سەگەکە بەردەوام لەگەڵمایە لە ژیانمایە. ئەوە چ جای برایەکەم ڕۆژێک هاتم بردیان لە ماڵەوە بردیان و بە بەرچاوی خۆمەوە بردیان ئەمنی عێراق بردی و تا ئێستا نییە، هەر خێزانەکە ئێمە هەر هەمومان هەر بە هیوای بینەوەی و برایەم. ئێستا شڵێ مەڵم بەڵکو لە جێیەکەوە دەرکەوێ کە لە سەد ئەزانم نەماوە، بەڵام لە ناخمایە هەر ئەڵێم ماوە. اینجا ئەو حەسرەتە لە درامای گەرمیان و کوێستانە یەکەی بابەتی سەرەکی ئیشەکە بوو. ئەمە لەلای من لەوەیە کاک دڵشاد بۆ چوونی کەی هەبێ بۆ یەکەی بابەتی سەرەکی زنجیرە دراماکەی خۆی یا کاک سالار بە هەمان شێوە، بەڵام لای من ئەو حەسرەتە زۆر دەردێکی گرانە، زۆر ئازارێکی بەسوێیە، بۆیە من ئەوەم تیابینیوەتەوە. ئێمەی کورد چی سیمایەک، چی ژانرێک، چی شێوازێک هەڵبژێرین بۆ دراماکانمان، زنجیرە دراماکانمان بۆی بەجیهانی بێت. ئەبێ پێش هەموو شتێک خۆمان لەو بابەتانە دوورخەینەوە. زنجیرە درامان بینیوە هی کوردی خۆمان تا ماوەیەکی زۆر هەر ئەهات باسی ئاغایە کرد، ئاغا و دەرەبەگ و جوتیار. ئەمە قەیناکە، ئێمە پەستانێکمان لەسرە لە ژێر سانسۆرێکی تونی ئەو ڕژێمانە بووینانە و دەسەڵاتانە بووین، بۆیە ممانەیەنا بە غێر مباشر بە ناڕاستە و خۆ لە ڕێ ئاغا و ئەمانویست شتێ بڵین. ئەمە قەیناکە، بەڵام تۆ وەرە ئاغا چەند جوانەکەیت، ئەو ئیشی ئاغا و دەرەبەگ و جوتیارە چەند جوانەکەی، چۆن شتەکانی تری تێکەڵەکەی بۆی بەس ئاغاکە دیار نەبێ. لەم ماوەیە ئێمە شتێکی کەمان ماوەیە کە کۆمەڵە شتی کە دەوڵەمەنەکان لە درامای بەختەباران دەوڵەمەنەکانە بوو، لە دواشە و دەوڵەمەنەکانە بوو، لە کۆمەڵی درامای پێشووتریش ئەم دەوڵەمەنانە و دەوڵەمەنانە با تۆزی جیابینەوە کاکە شتی کەمانەیە، بابەتی کەمانەیە. بۆ جیمز کامێرۆنێک لە ئەمریکا لە بەریتانیا لە کوێی ئەو پەڕی دنیاوە بەسەر محیتە هاتووە دۆنا و دۆنێک لە کاکەیەکانەوە وەرەگری، بۆی مەشتمان نییە کاکە، بەس ئەم زروفەی ئێستا کە تێکەوتون بێموچەیی بەشی یەک دنیا دراماکات، هەموو خێزانێک بۆ خۆی چیرۆکێکی هەیە، وەرامە چیرۆکیە و بڕۆ بزانە چەند زنجیرە و چەند وەرزی درامای تیا دروستە بێت. ئەم کۆرۆنایی ئێستاکەوە کەوتۆتە جانمان لە کوردستانە و ڕۆژانە کەسانمان تووشە بێت. بابەتمان زۆرە، ئەم بابەتانەمان وەرن بڕۆنە ناو ئەو ڕوحە خوارەوەی خەڵکەکە، ئەوانە بێنن ئەبێتە بابەت، بەڵام هەوڵدەی بەو شێوە ئەکادیمیە بەو نووسینە بۆ جۆرە نووسینە دای بڕێژیتەوە و دەرهێنانش ئیشی دەرهێنەرش ئیش لەسەرەوە بکات، ئەکتەریش و بە هەر هەمویانەوە گەلە کۆمەکێک لەوە بکەن، هەرەوەزیەک بۆ ئیشە بکەن. لەو بڕوایم
ئێمەش درامای ئێمەی کوردیش ئەگا بە ئاستی ئەو دراما جیهانیانە، بەڵام ئەبێ بە لەسەر بنەمایەکی ئەکادمی مەدروس، یعنی دراسی بۆ بکرێت، پشت بە سەرچاوە مێژوویەکانمان ببەستن. گەنجینەیەکی تێرمان هەیە، ئەم گەنجینە تێرەمان بە لە دەست خۆمان نەدەین. ئەی چی بکەین بۆ فرۆشتن؟ ئەگەر هاتو ئێمە لەسەرم بنەمایە ڕۆشتین، ئەبێ هەوڵدەین بازرگانەکانمان، ئەو بازرگانانەی کە گیانێکی مرۆڤایەتیان تیا هەیە، گیانێکی دڵسۆزی نیشتمانیان تیا هەیە، نەک ئەوانەی کە دەرمانێک ژەهراویمان لە وڵاتەوە بۆیێنێ لە پێناو جیرفانی خۆی. نەخێر، ئەو بازرگانی دڵسۆزیش هەیە، دڵسۆز بۆ وڵات خێریان کردووە، یارمەتی خەڵکیان داوە. ئێمە با دوور نەڕۆین، با هەر پەیوەست نەبین بە ئەو فەلسەفەی مارکسیزم لێنینیزم کە با بڵێن بورژوازی و سەرمایەدار و چینی پرۆلیتاریا لەسەر ئەو بنەمایە بڕۆینی تر هەمویان ڕەتکەینەوە. نا، ئێمە کەریمی عەلەکەمان هەیە کە هێمایە بۆ کەسێکی دەوڵەمەندێکی خاوەن ویجدان، و ئێستاش هەمانە کەسانی زۆرمان هەیە. ئەوەتانێ هەر لەو ئەکتەرانی کە لە سینەمای جیهانی لە هۆلیوودا هەیە، ئەی بینی سێرەکەی کەسێکە فلیمەکانی ئافرەتێک با بڵین، فلیمەکانی بەلاشەیەکی ڕووتەوەیە، خەڵک ناوناتۆری زۆر ناشرینی لێنن، کەچی کاکە دێت لە مەلایەک لە کەسێکی زۆری تر کە دەوڵەمەندن لەوان زیاتر خێرەکات، دەستگیرۆی خەڵکی ڕەش و ڕوت و کاری مرۆڤانە ئاکات. بە ئەم شتانە تێکەڵ نەکەین، جیای کەینەوە. اینجا لێرەیە لەوەیە ڕۆژە لە ڕۆژان کەسێکی دڵسۆز بێت دەست بۆ ئەمە بەرێن پرۆژەیە، دراماکانمان پشگیری درامەکانمان بکات و بە جیهانی بگەێنێ و ببێتە بازاڕێک. بۆ درامای تورکی من لێرە لە ئەمریکا چەند چەناڵێکی ئیسپانی هەیە، لەبەرەوەی بۆ ئەمریکای باشوور ئەو چەند چەناڵە هە لە ناو ئەمریکا هەیە، ئیسپانین، بە زمانی ئیسپانی، چونکەوان ئیسپانین. من درامای تورکین بینی و دۆبلاژ کراوە. ئەی بۆ تورکیایەک بێت درامایەکی بفرۆشێ بە ئەمریکای جنوبی بە ئیسپانی دۆبلاژ کراوە و لێ ئەدرێت، ئەی بۆ هی ئێمەی کورد نەکات؟ ئەشتوانین بیکەین. قەت بەلاتانەوە ئەوە نەبێ بڵێن ناکرێت، ئێمەی کورد لەکوێ توانین بیکەین؟ ئێمەی کورد دژمنەکانی دەور و پشتمان ڕێمان لێگرن، بەڵام با ئێمە خۆمان هەوڵدەین. ئەمڕۆ بەداخەوە من حزب و دەسەڵاتی کوردی وای نابینمەوە پشتگیریمان بکەن، بەڵام خۆمان چی بکەین بۆی خۆمان لەو کۆتەی ئەوان دەرباسکەین و ئیشمان بڕاتە دەرەوە. خۆ بە دراما توانین درامامان بڕاتە دەرەوە، خۆ بە فیلمە توانین فیلمان بڕاتە دەرەوە. فیلمێک ئەگەر تۆ ئەیکەی لە کوردستانە هەرەوە نەکرد و هاتە دەرەوە چووە سەر ڤیمێ و داوای بەشداریت کرد بۆ فیستیڤاڵەکانی جیهان، ئیتر لە فیستیڤاڵەکانی جیهانە لێدرێت تورکیا، ئێران، عێراق فریاد ناکەوێت بێ سانسۆرت لەسەر دابنێ و ڕێگری لێ بکە. ئەرجینە بڕاتانە نەبێ هەنێ فیستیڤاڵ هەیە هەر پیان خۆشە و ئیشە لێ بدەن. یعنی یەکێ لەوانە با بڵێن فیلمی ڕێگای یڵمازگۆنای، یەکێک لە بنەماکانی ئەو فیلمەکە خەڵاتی وەرگرت ئەوە بوو کە بەو دەردەسەریە لەژێر ئەو ڕژێمە داپلۆسێنەرەی تورکیایە کرا. کەواتە ئێمە ئەگەر بتوانین ئەوە بکەین، ئەتوانین دەنگ بۆ دەنگی وڵاتانی تری بۆ خۆمان ڕابکێشین، ئەتوانین دراماشمان بفرۆشین.